بەخێر بن بۆ یاری ئەساسنز کریت ئۆریجن دەست بە یاری بکەن ئێستا چۆن و چۆن نییە با سەیرێکی بکەین. ئۆکەی من یاریەکە لەسەر پلیستیشن 5 دەکەم. Let's go. ئۆکەی با یاک یاری دەکەین پێشوەختەش پێتان بڵێم کەوان لە چ مەرحەلەیەکم لە چ شوێنێکم DLC یاریەکەم لە بۆ کرایتەوە کێرس ئۆف فاڕۆس نعلەتی فرعونەکان ئەو تاوی نەخشە یاریەکەیە و کوێستەکانیشم بەو شێوازەیە خۆم لە لیڤڵ 45 لیڤڵ 44م هەیە وەکو کوێست و مین کوێستمان هەیە و ساید کوێستمان هەیە. پێم وابی من خۆم ئێستا لێرانم پێم وابی ساید کوێستێک هەبوو لەو ماتیقەیە کەی سێگۆشە سوار بین. Let's go. ئۆکەی سەیرێکی و یاریە بکەم بەجددی گرافیکی زۆر زۆر جوانە وای یاش سەنزاچێشی یوبیسۆفتشە لەسەر ڕۆژی یەکەمیان زۆر زۆر حەزم لە یاری مصری کۆنە و لە مێژە نەک لە مێژە بەبیرم نایە هیچ یاریەکم کردبی کەوا بەو شێوازە باسی مصری کۆنی کردبی سەردەمەکی زۆر سەنجاچێش و خۆش و جوانە. دووەمیشیان ساندبۆکسێکی جوانی تێدایە دەتوانین زۆر شتەن ساندبۆکس نێو یاریە بەڵام دەتوانین زۆر شتە ئەنجام بدەیت لە ناو جیهانی مصری کۆن. ئۆکەی هەوی گەو دەتوانی ئەوەش بدەی خوڕی یەکسەر ئەوانە زۆر زۆر جوانە و نوع بەلەمە کلاسیکە کۆنانە دەتوانی بە تیرروکەوانانیش لەو ئاگرێ بدەیت بەلەمەکەی گر تێبەردەیت بەڵام پێم وابی سەریعتریشمان هەیە جگەلەوەی یعنی بەلەمیلەوەی سەریعترمان هەیە. ئۆکەی گەیشتینە شوێنی مەبەست تەقریبەن نزیکین بەمابی ئەکوانە ئەلێکزاندریایە مابینی مصر و ڕۆمایە کە چکە ئیتالیا مەسر نزیکن هەر لەسەر شێوازی مصری کۆنە بێگومان سەدەی فرعونەکانە تاکە گلەییم لەو یاری ئەوەی ناتوانانی باسپەکە زۆر سریع بڕۆی لە هەموو شوێنێک سەر لە یاری ڕێدەدی تەنیا لە ناو کامپەکەی ناتوان سریع بڕۆی بەڵام لێکوانە ناو شارەکانیش لۆد نییە فەقاسی دابگری و سریع بڕۆی ئەو ئاخر سرعت زیاترت بیە کەی با سایت کوێستێک لێرە وەرگرین زۆر جوان دروستکرایەوە بەڕاستی ناو شار و باڵەخانەکان هەر زۆر زۆر جوانە بازدانە جوانەکەی ئەساسنیش بکەین گەیشتنە شوێنەکەی پێم وابی خۆشەکەشی لەوەی بوو دەتوانی ئەکسیدا بگری لەگە سێگۆشەی بەخۆی ئەتوی دەباتە ئەو شوێنێکەوە دەستنیشانت کردیە بۆ نمونە من ئێرە دەستنیشان دەکەم تووشی شەڕێ بووین لەسەر ڕێی خۆمان. ئۆکەی کارەکەمانەوەی لەو کامپەی خەڵکان هەمیان بکوژم سەو بۆ کوشتنیشیان دەتوانین چەند ڕێگایەک بەکاربینن بێگومان دەتوانین یەکسەر عەسابەی بەناوکەی بەڵام زوو دەمرین باشترین ڕێگا ئەوەیە تەمشایەکی بە سیوای بە شوێنەکە سکانکەین بەو شێوازە باشترین ڕێگە لە بە هەموو یاریەکانی ئەساسن کە ئۆپن وۆڵدە بەو شێوازەیە سکانێکی شوێنەکە بکە ئۆکەی ئەوە تارگێتەکەمانە بزانە ئەو دژمنانەی لەوێنە چێنە و چێنینە و چۆن بە ئاسانترین ڕێگا کارەکەی خۆت دەکەیت. برای من داوا لێ برن دەکەم باس حەزم لێ بکوژم. دەتوانم ئەو شێرەیان تێبەردەم دەزانی بۆ شێوازە لە خۆیان لەگە شێرەکان بە شەڕدەن ئەمین ناکەم بەس تەماشایان دەکەم. من برا تۆ خۆڵ بەڕێوەیە واز بینە وەختی تو نییە وەرە کەماندە ئۆکەی دەڵێ دەبی ئەو کارتانەش لە ناو ببین ئەو شوێنانە بەس ئەو شوێنانە لە شوێنە ئۆکەی کارتە چا دەبی لێ کار دەبی دوسازم تێناگەم ئەو فاینس برایبس ئۆکەی ئەو کەسانێکەوە ئەو کارتانەیەکەوە ڕێشوی وەردەگرن واتە گەندەڵی دەکەن ئەوانە وڵاتەکەیمیان تێکدایە کەواتە پێویستە بایەک بچی لە ناویەکە ئەوەیە کە لە کارتەکان وەرنە پێش
اوكي حركه هي دەتوان بۆ حركه بیکوژم بەس دەمێ بێ حركه بیکوژم باشە اوكي ئەو مەرحەلەیەمان تەواو کرد ئێستا مەرحەلەیەکی کەمان هەیە کەوا بایەک دەی بستە شوێنێک بۆ ئەوەی ئامانجی داهاتی و بزانی کەوا یەکێک لەو کەسانەی کەوا یارمەتی فیرعەونەکان دەدا بسی بیان کوژێ کەسێکی گەندەڵە و کەسێکی خراپەکارە بەڵام ناسنامەکەی ئاشکرا نییە و زۆر دووریشە لێرەی ماپەکەی لە گیزەیە گیزە پێم وابی یەکێک لە گەورەترین هەڕەمەکانی تێدایە دەم لە زیانەکە کە دەسوڕێەوە ئەو جۆرە مەخلوقانە توش دەبی کەوانەش مرۆڤن بەڵام ئەساسن بکوژن وەکو دەبینن لە دوورەوە هاوڕێنی خۆشەویستم هەڕەمەکانی مصر دیارە ئەوە سێ هەڕەمی دەوی تێدابی و غیزە یان یەک هەڕەمە لە یاری فلای سیمولێتر چوومە سەر هەڕەمانە زۆر جوارە یعنی بەسەردا فڕی و پێما بێت چەناو هەڕەمەکانیش گەیشتینە گیزەی بەڵام پێشە بچمە ناو مەرحەلەکەی دەمەوێت بەسەر کەوم بەسە هەڕەمەکان کەوم بزانم دەتوانمەتە چێن دەبڕۆم ئۆکەی باشە کەمان من دەتوانێوی شەی بکەی زۆرمان نمایە بەسەرکەوی ناوڕێیانی خۆشەویستم بەسەر گەورەترین هەڕەم بکەوین لە غیزەی لە مسر زۆر هاتمە خوارێ پێم بدەی بگەڕێینەوە سەیری ئەو یاریەکە چەندە جوانە بەسە نازانم ڕۆژیان شەوە بەڕاستی نزیک بووینەوە لە سەری هەڕەمەکەی کەوا هەندێک نیشانەی زۆر جوانی تێدا بەخۆی نیشانەکان گۆڵدن بەڵام ئێستا حالیان بە تێپەربوونی هەزاران ساڵ نەماوە ئۆکێ ئەوڕێیان ئەوەش هەڕەمەکەی مسر زۆر جوانە طبعاً زۆر جوانە طبعاً لێرە مەرحەلەیەکێکەوە یەکێک لەو دژمنانەی کە دەمانێت بیان کوژین کرد لەناو ئەو هەڕەمەیە دەیبچینە ژوورێ بەڵام سێرێکی ئەو هەڕەمانە بکەن سێدانە هەڕەمی لێ یەک لێرە یەکیش لە پشتەوەی بەڵام دیار نییە بەڵام پێتان نیشان دەدەم ئۆکەی مەنزەرەکە زۆر جوان دیارە لەس گەو زۆر پێمابی لێرەیە ئۆکەی لێرە دەرگایەکەیە Hyenas. Khalisat must be inside. ئۆکەی خالیسێت ئەو ئافرەتێ دەمانێت بیکوژین بەڵام هایناز ئەو جۆرە کەمتیارانەیەکەوە ئەوە یە دەکەن چۆن دەێ پارێزگایی لێ دەکەن کوای دەرگایەکە دەبی لێرەوی Who dares to enter here where silence has befallen her? دەرەوە چێ دەڵێم مەجای پارێزگاری خەڵکی بێتاوانە دەڵێم مەجایمەکە ئۆکەی دەبی لێرەوی ئادەم ڕووناچی هەیە کاتە لێرەیە Foolish man, I am Iset, possessor of magic. The gods live here, not you. What sort of mischief is she entertaining? Be gone! Osiris cannot be disturbed. This trapdoor. What is it protecting? Heathen! The wakeful one is asleep. Go no further, or I will drench these arid plains with your blood. Okay. هاتمە ناو هەڕەمەکەی ئەوە چییە؟ Tomb beneath a tomb. قبر لەژێر قبر. Is this where you hide, hyena? What gruesome madness happened here? A dark place with a window to the gods. What kind of ritual is she performing? Okay. ئەو دەبێتەمای چ بووبی؟ It has been 90. دەگە دەنجی ئەوەی تێکەڵە جەماعەتی ئەوەی ئێستا لە ڕێگەی DNA و شتەکان. The sarcophagus is decorated with goddesses of the mother. Strange symbols are marked all over it. The walls told us of your coming. Still warm. And the ceremonial knife. This
This was a sacrifice. ئەوەش کرایتە قوربانی ئەوە زۆرە تەریقەتێک بۆ زۆرە ئەوە چی ئاینی پەیڕەوکردی تاوەکەتا تا بژیشتە چی وایەکی Osiris, protector of the dead. ئۆکێ ئەوانەی پێشکەشی بەیەکێک لە خودایەکانی مەسر کردیە تاوەکو Alice was Parezi. doing a ritual. She began by calling to Osiris with these offerings. She used a knife to sacrifice her captives. She collected their blood for some dark purpose. She was attempting to learn these strange symbols. She must have found them in this room. When she knew the symbols, she carved them here and ended the ritual with one final prayer over the sarcophagus. Alicet must be trying to bring someone back to life. But just who is buried down here? ئۆکێ دەبی چی لێکوانەبی Child. منداڵە چی تێدایە قەبرەکە ئەوە هات My child! ئەو منداڵی خۆشتی You lost your child. ئەم منداڵەکەی مردیە وستی زندی کاتەوە Arrest temporary. You have intervened on her reawakening. And yet you aligned yourself to the order. Ravage this tomb. Alicet! Don't you dare say my name! My name does not ئۆکە merit your lips. ستۆری ئەساسین You who have کردی dishonored ئۆریجنم her. زۆر بەدڵە بەڕاستی I am a good mother. Yeah! You're no match for me, desert scum! چاوە چوی You are no different than any of the others who have come before you. Come, fight me if you must. Then your blood will be part of my total resurrection. I will bury you in the sand. ئۆکەی هاچینە دەرێ لە کۆتاییدا Now I will show you what happened. باەک لە کەم تیارەکانت بکوژم ئەس دێمە خزمەتی جەنابدا خەلیسێت کەمان You are in pursuit of the impossible, Alicet. No measure of magic can bring our children back. Where are you بێزەحمەت چێوە چوی Careful! Protect me from this fire. I have come only for you, hyena. The gods need not be involved. You have infringed upon Ishe's place of rest, trespasser. The gods are already involved. And so you will find the same fate as all other trespassers. Death by my You cannot defeat me, Medjay! Come and face me!
چێوە چووی بگرە بمرە وەڕاهێدا کۆتایشدا چکە مصری کۆنا ئەوەشمان بینی سانسۆریشمان بینی وەستاش لەو یاری کوشتنی ڕوح هەیە ڕوحی ئەو کەسە بۆ شێوەی دەکوشرێت ئەمە جای دەستە جیهانەکەی دیکە بەو شێوازە Do I walk among the dead now? درێستامە لە ناو جیهانی مردووەکانم A just end. You defiled the dead and enabled the people who killed my son, all on a selfish whim. No. I gathered the silica for them. It powered the magic stone of those who came before. You saw it, didn't you? These symbols only needed to be learned. It is not meant for us. It makes no difference now. I wanted to protect my daughter in life and death. I have done neither. Osiris! Please grant me reunion. She walks alone in the field of reeds. Am I to remain in the Duat forever? تاو بەجارێک پێشرا چۆ جەهەنەمە وا حساب کرد ئەوەی دابنێ خلاص ڕۆحەکەشی دەمری بێکجاری مەرحەلەیەکی خۆش بوو چیرۆکەشی خۆش بوو پاراستنی منداڵەکەی خۆی و هەشتا ئۆکەی هاایی نەشمان کوشت جا بەو شێوازەیە ئەوڕێن خۆشەویستم یاریەکە و ئەوە تارگێتەکانتە دەبی ئەوانە بکوژی ئەوە لە یاریەکەی ئەوانە دەبینی و دەیان کوژی ئەوانش لە دیڵسەکەی زیاد دەبی و ئەوزم ئەویان لە دیڵسەکە زیاد دەبی بەس ئەوانە هەر هەیە لە یاریەکە توانیم یان کوژی بەڵام بەوە تاواکردنی ئەوانە هەرچەندە ئەوەیان لە ئەلکساندرایە ئەویان لە بیدایەتی یاریەکەی دەیکوژی پێ مابی یارێکی خۆشە مەرحەلەی زۆر زۆر خۆشی تێدایە گیرەکانی زۆر زۆر جوانن ئەبیڵەتیت زۆرە بۆ نمونەوە ئەوان دەگڵاوانە نتوانین وەگرین نەخێر ناتوانین پۆینتمان نییە مهم ئەوە ئاساس کرید ئۆرەسی بوو حەز دەکەم ڤیدیۆ زارەسە چ بی لە کۆمنتی بینوسن تا ڤیدیۆ داهاتوو خودەتان لەگەڵ